قسمت جدي وانا ازل ميدا مساقي يك عدد تاسك جخمرة بخلل اسكرمة مخمورة ابد تاسك جخمرة محبتي دامك دكوشا صحبتي إنام چرخا دعوتي عشقي المن سوتي كبد عشقي المن صوتي جگر قد كز نزاني تنجبر من تينا سيني ستفر خون ويل جرجان بو جمد سند دخوم از في دمي بآيات وحرفت صدقت سمي تيلك جتائي پرچمي نادم بباب از ولد زلفا كتيت سرملان چنگال تافي جيدلان قركرت أهلي برچلان دادو مدد دادو مدد دم خوش کاک حمید گیان دست خوش عزیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لەم سروشتە جوانی کوردستان لە وێزگەیەکی تازەی قەلەندەرخانە پێتان شادەبینەوە باسی ئەمڕۆمان باسی شاعر مەلای باتەیە میوانەکانی ئەمڕۆمان دکتۆر عیماد وەیسیە بەخێربەی دکتۆر گیان بەخێر هاتی دکتۆر لەگەڵ کاک ئیحسان میکائیل بە ئامێری عود بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید بەخێر بن دکتۆر گیان گەر بکرێت وەکو سەرەتایەک باسێکی شاعرمان بۆ بکەی بۆ ئێمە و بینەرانی قەلەندەرخانە بەری هەر تشتێکی سوپاسیاواتکەم بۆ بێ میهوانداریە نسبەت هۆزانوانێ بە مەڵای باتایی ئێکش هۆزانوانên کلاسیکên کوردە کول گوندê باتەل باشوورê Rojhilatê Culemêrgê li nêzîkî bajêrê Elkê ku navdara Beyt Şebab hatiye navkirin li wêrê Yêjdayk bûy ev şaîre ek şaîret navdarê deverê ye ku şiyaye rengekê gelekê baş şîntib lê twît nav hozana klasîka Kurdî da diyar bibît ev şaîre serdemê kevin da çunku giringiyeka geleka zêde şiirê net hata dan delîveka geleka baş nebû bû niyasîna şaîra ji ber hendê dibînin ku sebaret jiyana wan nasnavê wan navê hozan wanî û heta sala hejdayîkbûnê mirinawî gelek bîrora û gelek tîyorên cida hene sebaret navê wî dirist Mela Huseyne lê em wextê bûjêdera zivrîn sehkeynê ku şilayê Alexander Japa bev navê wî Ehmed hatiye navkirin û her wesa ev nave şilayê Mamoste Eladîn Seccadî şilayê Ubeydullah Eyyûbiyan û her wesa şilayê Sedîq Borekeyî ku mêjûra wêjeyê Kurdî da Alexander Japa derbarê jiyanî Melay Bateyî لە ساڵێکا بۆ لە سەدەی 19 هەما بۆیە لە سەدەی 20 بۆ لێ کۆڵینەوە ئەبخۆ ئەو یا ئەلکساندر ژاپا قۆناقا ئەم بێژین یا قۆناقێکی هاتە کوردستانê wek Rojhilatnasek wek biyavê siyasî şûl kir û ew pêzanînê bi dest veyînayê bahra Petir sedê hejdê û nozdê de hindek pêzanîn dest veyînan şiya mecmueka gelek komeka geleka zêde ji ber hemed edebî kom ket درست او برهمت ادبیات الکساندر ژاپایی وک Rojhilatnas komkirî şilayê zanistî ve evroke em bînin ku astê wê gelekê bilindnîne lêt wek pêngava êkê bû komkirina wan berheman ku berzebûnê parastî pêngaveka geleka mezin bûye jêderekê here serekî bû zivrîn bû edebê klasîkî û bû edebê kevlê Kurdî lêşîn bêjin Alexander Japayew û ew pêngava hatî havetin şilayî ve em pêngaveka baş hesê dikin herçendê ji astê zanistî ve çêdibît evroke piştî bi destverînana çendîn belgeya bi destverînana çendîn tekstên edebî û her wesa destnivîsa em bînin ku hindek ji wan pêzanînê diristnîne bes em neşên bêjin ku Alexander Japa pêngava wî ya xelet bûye çunku kesek bûye yê biyanî bûye û Petir pêşbestina bi ser wan pêzanîna kirî ew ê ji dûrmandorî xwe ku bahra Petir şwî xelkî bûye xelkê deverê bûye û hûzanvana û bahra Petir melaya ku xandevanê deverê bûne ji wan kesa wergirtiye wekî Mela Mehmûd Bazî ku komeka geleka zêde pêzanîna ewiyê bû kom kirî û ev vî kesî bes wek pêngavek şiyaye ev ê erkîb cihbînît. دکتۆر گیان مەلای باتەیی مەلای 12 ئێلم بووە و ئیجازەی مەلایەتیشی وەرگرتووە وانەی ئاینیشی وتۆتەوە
کاریگەری ئەمە لەسەر خودی شاعر و لەسەر تێکستەکانی شاعر چی بووە؟ ابخود سردم کوندا خواندن همید حجرادا بو همید مزگفت دادات هاتا خواندن و هر کسی که ام بیژن دست خواندن کل بو هنده بو کو اجازه ملاطیه ورگیرید بر هنده اوجی یک شوان کسا بو یلی هندک شوان کست وکی فقط دست خواندن کر حزک ادبی دفان چید بود دیماهی که پنگاوت ادبی تاوتن کوشوان ملای باتی ملای جزیری نالی خانی و گلک شوان شاعره همید در چوی گرسیری او جواب کین زربان ملابون او کسا همي تقريبا دشين بيجين همي ملابون يعني قوتابخانه لدوای سدەی بیستەمەوە دروست بووە کە زۆربەی شاعرانمان باغی سەرەتایان لە حوجرەکانە بۆ بله نسبت خواندن آوان چونکو خواندن که آینی بو کارته کرنا آینی دل سرخبی چونکو ام بیجین او تشت مرو دست پیکت گیرید نقشل بران الدف مرو وید مینید هزرا مرو ویدات مینیش برهنده کارته کرنا آینی سروان گلک زیده بو پرورده بون آینی الدفان ولی کر که هوزان اتوان بحرا پتر هوزانا کلاستیکی سروشته که آینی بخو ورگیر یعنی ناوروک که آینی ها بخو ورگیرید که او ناوروک توی سردمی دا یا گلک بربلاف بو بەڵێ یەکێک لە ڕاکان لەسەر مەلای باتەیی ئەوەیە کە ئەڵێ کاریگەری مەلای جزیری زۆر بەسەرەوە بۆ لە بەتایبەتی لە شیعرەکانیە یعنی هەندێک وای ناو ئەبن کە سەر بە قوتابخانەی مەلای جزیریە مەلای باتەیی ابخون نسبت دورا ام بیجین کرمانجی سری کو نافدار قطابخانه کرمانجی سریش لای مامستا معرف خزندار اشارت پیدت کو ناو قطابخانه کرمانجی سری سردست ملای جزیری دست پید کرد و او هوزانوان الویره هوزانوان پشتی ملای جزیری جهاتی او یاسای ملای جزیری ناف شعر دا پراکتیک کری او هوزان ام بیجین یاسای کلاسیکی کو ناف شعر کردی دا پراکتیک کری او قطابخانه دست بگیری همیایت پراکتیک کری یا محاوله کری به هنگام و پاون او تشتت ملای جزیری جه اینا او اوه چنده بجه بینن و ناف خوزانا دا دیف آخفتند و کولر اول بردست دیار بید که ملای باتی اکشوان کسابو یک کشیای برنگه که گلک سرکفتیانه وان به نمایات ناف خوزانا خدا برنگه که گلک زانستی بکار بینید یعنی نه برنگه که ام بیشین کشیانه توی نبن آن که ماسی اکتدا بید بلکت آسته که گلک بلنده اف چنده یاب کار اینای و خوزانه توی بلگن سروه چنده ئەگەر شعرێک خوێنیتەوە خۆشحاڵیەوە الوفای وەسلی جانە غەمز و نازا من نەهات یا تو قەلبی عاشقانی گوڵنیگارە من نەهات مام دقەیدا دەرد و داغان غەم کوسارە من نەهات سوبحێ نابێت وێ شەوێ دەنگی تارە من نەهات هیوی داری صبحی بانگی منارا من نهات درد و داغم بی قرارم بی بهارم بی چمن بی حبیبم بی طبیبم هم غریبم بی وطن شبه یعقوبی جا عشقا یوسفی گل پیرهن مؤنسی درد و غمانم ساکنی بیت الحزن تار و مارم انتظار شاسوارە من نەهات دەمخۆش دەخان دکتۆر وەکو ئەڵێن مەلای باتەیی شعرەکانی دوو دیوی هەیە دیوێکیان کە وەکو غەزەل و قەسیدەیە بێگومان زۆربەی لە نەعت و وەصفی شعرەکان ئاینین وەصفی خوا و پێغەمبەر دیوێکی تریشی غەزەلە یعنی هەندێک بە ڕوخساریش یعنی دیارە هەر کە شێوەیەک لە غەزەلیش لەناو شعرەکە هەیە ڕای بەڕێستان چیە لەسەر ئەمەی نسبت سەبارەت شعر کلاسیکی قۆناغێکی دا شعر سوفیگەری پیدا بوو ئەو شعر سوفیگەری پتر بۆ خزمەتە سوفیان بوو بۆ هەندێک و خۆش دەسەڵاتی خلاص کرد و ئەف چەندە یا بەردەوام بوو سەدە 4 و 5 کوچیدا بەلێ پشتی وێ هێدی وەکی تکنیک که هنری هاتب کارینان یعنی پشتی اف گواشتنه او فشار سر هوزانوان خلاص بود و هوزانوان شیاب رنگه که آزادانه بحث بابت صوفیگری جیبی کرد لی وک لاینه که جوانکاریه هوزانوان گلک اف چندب کار اینا و همی پرو او بنمایت صوفیگریه اوت ورگرتی همی ناف شعر واد رنگ فدا بولاین جوانکاریه هر واساجی وکی هزره که بردوام بود ناف هوزانوان دا اجبر هند دبینین که اوی شاعرش اف چنده یاب کار اینا شعرت
ملای باتایش لای ناورو که و بهرا پتر دیواناوی و بهرا پتر ام بیژن یا مولود نامه کو بابت همی آینیه و شعرت وی بهرا پتر لاین آینی بخوت گیرید لی هندکش حوزانت وی دو لاین نه یعنی کسک دشت بجید اف شعره و کی شعره که اوینداریه و کسک دشت بجید و کی شعره که اوینداری بو خوده یک حرف لاین آینی و گیرد و کی او شعره دست به که جنابت خواندیم او هنا حساب کردن هندک دشت دیتنه که آینی بو ببینید کسک دشت دیتنه که بو ببینید کو ام بیژن دیتنه که خداییه و بجید اوا یا گردای بابت خدای هندک جدیشن بابت اوینداری یا دنیایی بحث اوینداری یا دنیایی بگید بس رنگ که گشتی شاعرت ما کم بحث اوینداری دنیایی یا کری یعنی ناف شعرت خدا چت بیت و کی جوره که کمانسی هاتی تماشا کردن کو بابت که دنیایی ناف شعر دا کسا که کو خواندوان بیت و ملا بیت بهت بحث کردن پیچه که یا کم بو اف دیارته ناف شعر آمده یا کم بو یش برهند بهرابت لاین آینی بخوت گریت و به چند واسه دیار بیت دکتور جان من پیم خوش اگر بتوانی جوازی نوان مناجات و نعت من بو بکی چونکه دیار ام بابلین ام شوازه لشعر زور کس زانیاری لسر نیه جوازی نوان مناجات و نعت چیه؟ نسبت مناجات وقتی به بحث مناجات کن او شعرن ابد بو خودت هنب کارینا یعنی کسک برانبری وی هر تشتکت بجید وصف خودت کرد او تشت بو خودت تب کارینان امتناو مناجات بجین کو وقت داخواست کرنه که بو خودت تب کارینان بس او ابناو نعت آن وصف تب کارینان بو کسن دینش بلی خوده یعنی امدشین پیغمبری ورگیرین خلیفن راشدی ورگیرین کسن باش ورگیرین اوانه همی وصف آوان او تشت وکی وصفاتیه کو گلک جارا وکی دانستانده نکل گلوان تتا کرن وکی بسیار تتا کرن و برسه وکت خازید وی رنگی بهرا پتر او وک نعت آن وک ام وصف آن ام بجین سالو خطان ام کارتینی بجین وک اوت هدب کارین بله دکتر هەوڵێکی تری مەلای باتەیی کە پێم وایە یەکەم کەسە ئەم هەوڵەیەوە ئەویش مەولود نامەکردنە بە کوردی کە وابزانم هیچ شاعرێکی تر پێش ئەو هەوڵەی نایە و لەو سەردەما لەوانەیە سەرزەنشتیش کرابێ کارێکی قورس ببێتەوە بێیت مەولود نامە بکەی بە کوردی سەبارەت مەولودنامە بەلێ مەلای باتایی کم کسا کشیا یا مولود نامه کردی بنویسید بری ویل همی کردستان الدیف بزانین الگشتی عمل همی کردستان مولود نامه عربی تاتا خواندن و مولود اکن بجین مولید همی عربی تاتا نخواندن لی او مولید جی حتی توی سردمی دا دیاردکا غریب بو وکی بدعکا حسنه آن بدعکا نی یا باش تاتا هشمارتن بس دبر خود اینش دو لاینا و ملایباتی کویت بر ام بیژین گواشتن جواکی برگازندن جواکی اکشوانا او کو حتی نو که جگلک حساب کن که مولود نامه آن مولید خواندن مولید دیاردک کو دیاردک آینی نین و بدوی بهتر راوستاندن اکشوانا او بو کو برگیریش خو کر کو او بابتک آینی او تشتک باشه لاین دوه نویسین اوی کردی کو توی سردمی داد زمان عربی زمان که زال بو و به ملت که وکی ملت کردجی کشنی بهت بابتک آینی کردی بنویسید گواشتن که گلک از در سر بو افچندش دف خواندوان و نه دیاردک پسند بو هر چنده الدف خلکی گلک خلکی آسایی گلک هاتا پسند کرن و تناف گلک اردادش یا جه خوب بگیرید و پشتی بده برای خود این کرمانچی خارجی چندین مولود نامه هات نویسین و اوجه نشانه پیشوازیه بو کاریگەریەکە گەشتە لای کرمانجی ینی باشووری بله یعنی ئەوە نیشانە هەندێک بوو خەلکی پێشوازیە وێ چندێکە لەوە شاعرە دیژی شیان پێنگاوەکە وێ ڕەنگی پاوێن کو خزمەتە بەچەند دیالکتیک گۆڕا لە پاشی مەلای باتەیەوە بەڵێ دکتۆر گیان ئەگەر کاک حەمید شاعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە کە کاک حەسان هاوکارمان بێ أي نعتة أز عرشي هتا فرش شهيرة أي برتوي نورة تجهان قشت منيرة أي سيد عالم بك برواية أسيرة أي تاج سرع شاه سلاطين أميرة قد كان لك الفضل لك الجود كثيرا أرسلت إلى الخلق بشيرا ونذيرا طه رسول ملك عرش عظيمي در بحر كمال تو تنه در يتيمي لؤلؤ صفتي در صدفي بحر كريمي أحسن ترى از يوسف صديق حليمي
ما كان لك الناس شبيها ونظيرا أرسلت إلى الخلق بشيرا ونذيرا أي سرور دين مهبة آيات مكرم اسميتي هندي صفحان بويا مفخم لطفات شياطين جسما كرن مرجم قرتو نبويا قد ندبوا شرخ معظم طوبى لمن أشفقت له كنت مجيرا أرسلت إلى الخلق بشيرا ونذيرا دم خوش کاک حمید گم دست خوش کاک احسان گم دکتور جان دیارە سروشت و جوانی کەرەسەی شاعر بوون بۆ شعر نووسین بەڕێستان لەسەر ئەمە چی ئەڵێن سەبارەت سروشتی هر هوزانوانك وقت شعرت بجید اکم جاری کارگر به پی سروشتی اوه تعداد شید واقعی دا سروشت کردستان اکشوان سروشتایا که کارت کرناوه نل سر حتی هوزانوانر سر خر که آسایش کارت کرناوه یا های وان بین رنگ ودان و سر جیان مهمی یا چاوایا جبرند دبین شاعر ما کارت کرنا سروشتی دفعی گلک زیده یا و فایده ورگرتی بو وینه کرنا وان وینن هنری اوید آوا کری فایدهش سروشتی ورگرتی پرنگه که گلک برفرد حالا دویدا که همشین بجین قناق جیان ملای باتایدا قناق میرنشین بویا میرنشین وقتی هم بجین دسالات داری که کردی بویا و که هم بجین کومکا حکمت فدرالی جدا که هر میره که حکم کرد او کرد بود انجام ویدا دیاردن کردی جلوبرگن کردی سروشت کردی تایبتمندیت کردی نافجوا که واندا ابرنگه که گلک باشتر و آشکراتر دیار بو و پشتگیری او چنده تاتا کرن ملای باتاید ناف جینگه که به چنده ده مازن بوی لباده بر خود ایدت ناف شعراوی دا مفایش سروشت کردستان ورگرتی مفایش فلکلور کردی ورگرتی جلوبرگت کردی ورگرتی بو وینا کرن بو چی چنکو هر کسک هر شاعرک بجوانترین وینا الدفع او ویننا اول سر حساب جوانترین تشتل جیان خود دیتیب کارتینیت و اول بنمای جوانی بون الدفع ملای باتایی فلکلور کردی الدفع تشتک گلک جان بویا لواده بر خود این بو آواکرنا بنمای جانی وینا این جانی فایدهش هرش فلکلور می کردی ورگرتی که قالب جلوبرگ دایا و حتی بابت دیت گردای سروشت کردستانه بله لسر اوی باسی میرکان کرد او سردمکه اماراتکان هبون ئەڵێ میری جوولەمێرگ زۆر ڕێزی لە مەلایباتەیی گرتووە تەنانەت موچەشی بۆ بڕیوەتەوە بۆ مەلایباتەیی کە زۆر کاتە زۆر ڕێزی لە گیراوە لە ناچەی خۆی بەڵام من نقطەیەک هەیە حەزەکەم بێمە سەری گەلێک ڕووداوی مێژوویی گەڕاوەتەوە بە شیعر مەلایباتەیی بەڵام ئەوەی جێی سەرنجە لای من پرۆفیسۆر معروف خەزنەدار ئەڵێ مەلایباتەیی بە زمانی شاعر ئەو شتانەی نووسیوەتەوە نەک بە زمانی مێژوو نووس یعنی کەواتە شعر زیاتر مەبەست بووە لای ئەم خۆ هەکەر واقعی دا ئەم سەحکەینێت ئەدەبێ کلاسیکی دا ڕەنگێکە گشتی دیاردا بەحثکردنا بابەتت مێژووی و دیاردن مێژووی و ڕوویدانت مێژووی ئەوێ چێت بن گەلک کێمە لەوە هەکەر شاعرێکی بەحث کرد بیت تێڕوانینە خوددا بەحث کردی نەوەک مێژوو نویسەک بەلکو تێڕوانینە خود دیتنە خۆ ئەفچەندەوە بەحث کردی لەوە وەختە ئەم سەحکەینێ دەبەرە خۆدەینێ زاڵبوونە سیفەتە شاعربوون سەروان دیاردا کو دیتنە شاعریە گەلەکە پترش هەندێک و گرنگیە بدەتە لایەنەکە دی کو لایەنە مێژووی و ڕاستبوون ئەن ڕاست نەبوونەوەیە گەلەکش بابەتت مێژووی ئەوێت هاتیە بەحثکردن دەبینی هەر ئەون ئەوێت گۆه لێبوو یعنی چاوە گۆه لێبوو یەوەکی چاوە هوزانوانێک ئەڤرۆکە دیاردەکە دەگولێ بیت و نفس گهلبون اوید که شعرک و بوی نیا گرنگک و او دیارده چه رنگ چه بویه حتی چه حد درسته بجید شعر او اتشم تداب زدگاویه بکم اتشم لعنت هنری و جوانی تداب کار بینم اویجی دیتنه که شعری کو در بازبونش واقعی که لک جاراوی نکریش برهنده رجا راستی بون تدا هندک جارا تتخاره یعنی دیتنه شاعری بیت دیتنه که ادبی پترشته که دیتنه که مجوی بیت بله دکتر جان حزمان کرد گر خۆش شعرێک هەڵبژاردووە هینی مەلایباتەیی جەناب بۆمان بخوێنیتەوە نسبەت ئەو شعرە من هەڵبژاردی شعرێکە و شاعر مە تێدا شیانت خوێت زمانی دیارد کرد زمان فارسی زمان کوردی هەروەسا زمان عەرەبی یعنی هەر سێ زمانی تێدا بکار ئینای و شعرەکە ئاوا کردی سەڵات شعری لێکسیکۆنی بڵێ کە شعری ئەم شاعیرانەی ویستویانە کە توانای زمانی خۆیان
الوی سردمی بەڵێ. ایک شیانت شاعره بو هنده که شیانت خونی شادن گریدای بو هنده که آیا حتی چه حد حتی چندشن زمانت بیانیت ناف شعرت خدا بکار بینین تایبت زمانت دوره و اوه ملای باتایجی اکشوان کسا بویه کش بر خواندن که زیده و هر وسا شبرنده کش سرب عشیرتا ارتوشی بویه که بیجین کوچر بونه و گلک گریانه یه شهرزایی که باش کردستان هبویه و هر وسا گریان حتی کردستان ایران چوی و هر وسا کردستان ام بیجین یا ترکیه و ام بیجین کردستان باکور یه شیای وان دورا همیو ببینید تو یه شهرزای زمان فارسی و زمان کردی و زمان عربی جی بوش شعر لأوروبا شا لسردمێکی زۆرە باو بووە کە شاعرێک شعرێکی نووسیوە هەندێک جار هەندێک دێڕی بە ئەڵمانیا بە لاتینی نووسیوە داخلی ئەو شعری خۆی کردو لەوانەیە خۆی فەرەنسی بوو بێت یا ئینگلیز بوو بێت بەڵام زیاتر مەبەستیان بووە کە توانای شعری خۆیان و هەندێک جاری لەوانەیە ئەو فرێزەیە ئەو شتەی کە ویستێتی بیڵێ بۆ زمانە جوانتر تعبیری لێکرا دشین بیجین اوه بهرا پتر بو هندت زفریتن کو توی سردمی رو اوه مدل بو وقت مدل که بو نشان شیانت شاعری بون نو که گلک شاعرت ما زمان عربیت زانن انگلیزیت زانن بابت دی بس شعر خدا وقت شعر آواد کن پیوت رسانت کردی آواد کن و پیوت بیانینا اینه چه کد بیت خالق لاوازی بو شعره بله اگر کاک احسان هاوکار من بیاد دست و پنجه خوش حوزانه که بناو صلات لسر پیغمبری بر تو بادا هر زمان و آن و حین ای محمد 100,000 آفرین ای شفیع داروی هر علتی دیده و بیناهی و امتی دستگیر و مستغاث هر دو کون بو گنهکاران پناه و پشت عون صلی یا ربی علی خیر البشر تا هبن طیر و بخوینن بر شجر او ای حبیب روحنی هفت آسمان هر دو عالم قالب او روح روان خاک پای احمد و بیت الحرام لو شریف زمزم و رکن و مقام صلی یا ربی علی خیل الورا ما تسیر الشمس فی سبع العلا بەڵێ دکتۆر ئەو شعرەی هلۆڕا بە ئەبولقاسم بەیشێکە لە شعرە بەناوبانگەکانی بێگومان لە مناجاتی وەکو مناجاتی ئاینی لە ڕەمەزانە زیاتر ئەوترێ وەکو شعری نعتی ئاینیە ئەم شعرە ئەڵێن کە گوایە لە حەج کە چووە بۆ حەج لەسەر مەزاری پێغەمبەر ئەم شعری نووسیوە لە مێژووی ئەدەبی کوردیاوە باس کراوە بله ایک شوان شعر اوه هلۆڕا بە ئەبولقاسم کو اوه تێتە گوتن کو وەختە چوێ حەجی هاتیە گوتن ئەبخۆ سەفەرە حەجیە کری بە سندێک جدەر ئیشارەتە پێدەن کو اوه شعرەکەمە یاوە هاندی بۆ خوشتڤیاتیە پێغەمبەری لەفوێ کو شعر ڤیرەنگیە هلو راب أبو القاسم هلو أي قاصد أكبر هلو فخر بني هاشم هلو راب توئي رهبر هلو أي سيد عالم هلو أي مخفر آدم جروزي راب يا خاتم جناب مرقد أنور جناب مرقد نور هلو طه هلو ياسين جدور صوت أمت مسكين هلو مهدر چي محشر هلو جارك دحينه دا کدانو بید کدانو چه بچینه دا حتی کنگی مدینه دا نقاب پوش نقاب لسر دەم خۆش دکتۆر گیان دیارە قسەکردن لەسەر شاعر قسەی زیاتر هەڵەگرێ بەڵام پێمان خۆشە دواوتت بزانین لەسەر شاعر چییە فەرمو سەبارەت مەڵای باتایی ئێکشمان شاعرێت کلاسیکیە و هەرچەندە بەرنیاسبووناوی نافخەلکیدا نەگەشتیە ئاستێ بێدوی و گرنگیه که گلک از زیده پناه هاتیه دان بس پا بو شاعره که ایکم کسشیه مولود نامه زمان کردی پریوسید پنگا و که گلک باش آویتی و هر وصا او کیش شعری و او ریتم شعری ناف شعراوی دا بخاطی بکار اینان گلک رکوپه که گلک گنجایه شاعره که خودان شیان بویه و هجی هنده که گرنگیه که گلک زیده تر جی بهت دان سپاسی هواجید کن که هوا برنامه که تایبت ترخان کر بو شاعره که وکی ملای باطایی دست پیک بید بو هنده که وکولینت باشتر بهنه کرن زۆر سپاس بینەرانی خۆشەویست لێرەدا دێینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەی ئەمجارەمان ئەم بەرنامەیەمان تایبەت بوو بە قسەکردن و لێدوان لەسەر شیعرەکانی شاعری کلاسیک مەلای باتەیی بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاسی بەڕێز دکتۆر عیماد وەیسیەکەین کە بەشدار بوو لەگەڵمانەوە ئەو کۆمەڵی زانیاری بەنرخی لەسەر ئەو شاعریایینێ هەروەها زۆر سپاس بۆ برای خۆشەویست بە ئامێری عودە و دەست و پەنجە نەڕزێ کاکە ئیحسان میکائیل
زۆر سوپاس بێگومان بەخێر هاتن و زۆر سوپاسانە زۆر سپاس سپاس. باوەش. زۆر سپاس. خۆشەویستان فەرمونون بە شعرێک لەلایەن خەندەخانەوە کۆتایی بە بەرنامە. ئەجەل ساقی بدەست مندا مەیا باقێت پەیالێدا ژوێ ڕۆژی حەتا ئیرۆ دلێ من مات خەیالێدا خەیال و غەم لە من پڕ بوون لە توورێ ئاگرەک هەلبوو دەما من جسم و جیسمانی وەکی تۆزێ دبایەدا وەکی تۆزێ وەکی غەبرێ وەکی مەوجال سەر بەحرێ دگەلدا ئەس غەریق مامە لە ناف پێلێت دە ئاوێدا درەنگێ دلبەرە خۆری کەلۆ یارەب لە من پەیدا زەریفە شەنگ ژنەها بووری شەفەقدا دەرد دڕۆژێدا